ڕێفراندۆم و ئامادەکاریەکانی لە ئێستادا یەکێکە لە پرسەگەرمەکانی شەقام و گفتوگۆی چڕی لەبارەوە دەکرێت. لە پێناوەشدا پانێڵێک بەناونیشانی بەرەو سەربەخۆی کوردستان لە ناوەندی ڕۆشنبیری هونەری دیالۆگ لە کەرکووک ڕێکخرا. تێیدا باز لە کەم و کوڕەکان و ئەو هەنگاوە نەکرا کە پێویستە لیژنەی باڵای ڕێفراندۆم و سەرکردایەتی سیاسی کورد لە سەراستی نێودەوڵەتی بیانگرێتە بەر. هێشتان لە کوردستان بەداخەوە زۆر بابەتی گرینگکەیە، زۆر کێشە هەیە، پێویستە چارەسەر کرێ. یەکێ لە کێشە قورسەکان ئەوەیە کێشتا هێز لایەنە سیاسەکان نیانتوانیوە ئاشتەوایەکی نیشتیمانی باش بکەن و بەداخەوە زۆر جار قسە لەسەرەوە کرێ 16 حیزبی سیاسی، بەڵام کە تۆ دێتە سەر 16 حیزبی سیاسی ئەبێ بیر لەوە بکەیتەوە کۆمەڵی ئەحزابی سیاسی هەیە لە کوردستانە، ئەو حیزبانە دەوریان هەیە لە ناو پەرلەمانی کورسانە، دەوریان هەیە لە حکومڕانی کورسانە، ئەبێ ئەوانە مشارەکە بکەن. و من بەداخەوە تا ئێستا هەست بە تامیشەکەین لەلایەن هەندێک حیزبەوە، هەندێک حیزبێ کە پێویستە بێنە پێشەوە کارا بکرێنەوە لەسەر ئەوەی لەسەر پەرلەمان لەسەر ڕێفراندۆم گفتوگۆی جدی بکرێت. بەپێی پێویست هەنگاوی بۆ نەندراوە بۆ پێویستە هەم لیژنەی ڕێفراندۆم وەم حکوومەتێریم کورسان کە تەخویلی ڕێفراندۆمی کردووە پێویستە ئەرکەکانی خۆی بەزی و ڕاپەڕێنێ و هێشتان کۆمەڵی قۆناغی گرنگ ماوە پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی عێراقا کە وەفدەی ئێستا لەوەیە هێشتان یەکلایی ئەو مەسەلانە نەکراوەتەوە و کە پێویست بوو سەردانی وڵاتانی ئەقلیم بکەن هێشتانەمانە جێبەجێ نەکراوە. ئامادەبوانی پانێڵەکە پیان وایە ئەرچی لیژنەی باڵای ڕێفراندۆم لە ناوچەدا بڕێنراوەکان قورسترە و پێویستە پلانی تۆکما دابنێت. ئەوەی ئێمەی بینین لە ئاستی پێویستانیە و مای دڵخۆشی نییە، بۆیە لێرە داواکەین لیژنەی باڵای ڕێفراندۆمە بێت زۆر پەلە بکە لە کاراکردنی پلانەکانی بۆ جێبەجێکردنی پرسێکی ئاوا گرنگ یا پرۆسێکی ئاوا گرنگ لەم ناوچانە. ناوچەدا بڕێنراوەکان کەم تەرخەمێکی زۆر کرا لە ڕۆ ئامادەکاریکی تەواو نەکراوە پێویستە و هەرچەنە کات کەم ماوە ئێستای شنگاوی بەپەلە بنرێ بۆەوەی کەوا بتوانرێت لەگەڵ کەمە نەتەوەیەکان و ئەو نەتەوە جیاوازانێکەوە لەو ناوچانە هەیە بە تایبەتی ناوچەدا بڕێنراوەکان گفتوگۆی نزیک و لە نزیکیەکە و لەگەڵ یەکا بکرێت سەبارەت بەوەی کەوا ئەم ڕێفراندۆما کرێ بۆچیە و چۆنە و قەبارە و هێز و توانای ئەوان لە چوارچێوەی ئەو ڕێفراندۆمە لەکوێ بێ. هەرچەندە 25 ئەیلول بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم دیاریکراوە، بەڵام چاودێران پێیان وایە ئامادەکاریەکان لە سەراستی ناوخۆ و جیان کەم و کوڕیان پێوە دیارە و پێویستە هەنگاوی جدیتر بنرێت. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.